ئێمە وەک وەزارەتی کار ئەرکی خۆمانە هەرچی لە توانا و ئیمکانێتی کابینی و نۆ وەزارەت هابێ بۆیان جێبەجێ بکەین ئەمە ئەرکە و لە داهاتووە هەموو ئەو پێداویستیانەی کە هەیە بە پێی ئیمکانێتی وەزارەت کاری لەسەرەکەین و جێبەجێەکەین. بڕیارێکمان هەیە وەک ئەنجومەنی وەزارەت دوایی جەژن کۆبوونەوەیەکی تایبەت دەکەین و ڕێنمایی تازە دەرەکەین. ئەو ڕێنمایانە ئاڕستەی ئەنجومەنی وەزیرانەکەین بۆ ئەوەی کە ڕەزامەند دەرببڕن بە پێی ئەو ڕێنمایانە خێزانی کە بنووسین هەر کاتێ ئەوان ڕەزامەندیان دەست دەربڕی دەزەکەین بە پرۆسەکە بە پێی ڕێنمایی تازە، چونکە ئەو لیستانە نائەدالەتی تایە، خەڵکی تێکەوتووە کە شایانی ئەو هاوکاریە نییە. بۆ یەکەم ڕێنمایی تازە دەرەکەین، دووەم داوا لە ئەنجومەنی وەزیرانەکەین ڕەزامەندی بفەرمێت دەربڕێت، سێیەم ئێمە هەوڵەین بە پێی ئەو ڕێنماییانە خەڵکێکی شایستە ناونووس بکرێت.